دروستکردنی ستایرۆپۆر واتە تەپەتۆر لە باشووری کوردستان لەم ساڵانەی دواییدا گرنگیەکی زۆر بە دروستکردن و بەرهەمهێنانی تەپەتۆر دراوە کە لە چەندین شوێندا بەکاردەهێنرێت. ئێمە لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەمان باسێک لە گرنگی بەرهەمهێنان و دروستکردنی تەپەتۆر بۆ ئێوەی خۆشەویست دەکەین. کاک ئیسماعیل، جەنابەت وەکو پیشەسازێک وەکو سەنعاتکارێک فکرەی دروستکردنی ئەم کارگەیە چۆن لە لات گەڵاڵە بوو، چۆن لە ساڵی چەنەوە چۆن ئەم کارگەیە دامەزران؟ پێشکی زۆر سپاسان دەکەم بە خێراتتان دەکەم بۆ ئامادەبوونتان لێرێت. بیرۆکەی دروستکردنی ئەم کارگەیە گەڕێتەوە بۆ ساڵی 2023 کە ڕژێمی دیکتاتۆری بەعەز کۆتایی پێهات لە عێراقا. ئەو کاتە بۆشایەکی زۆر هەبوو لە بواری پیشەسازی بیناسازیە لە کوردستان بەتایبەتی. کوردستان پێویستی بە بنیادنانەوەیکی زۆر هەبوو و مادەی نەگەیەنەریش لە بیناسازیە دەورێکی زۆر کاریگەر و گەورە ئەبینێت، هەرچەند هێشتا هەتا ئێستاش وەکو پێویست خەڵک لی تێ نەگەیشتەوە. بەڵام باسی مادەی نەگەێنەر کرد. ئەم مادەیە نەگەێنەرە ئەتوانین بۆمان ڕوونکەیتەوە سوودی مادەی نەگەێنەر چییە؟ مادەی نەگەێنەر کە زۆر بە بڵێن بە خێرایی بچینە ناو باسەکەەوە، ئەگەر تۆ ماڵێک یاخود ژوورێک بێنیتە بەرچاوی خۆت، ئەم ژوورە عەرزەکەی و دیوارەکەی و سەقفەکەی بە مادەی نەگەێنەر ڕووپۆش کرابێ، ئەم ژوورە لە زستانە ناهێڵێ سەرما بێتە ژوورەوە و لە هاوینیشان ناهێڵە گەرما بێتە ژوورەوە. ئەمە بە شێوەیەکی کەش ئەتوانی بڵێ لە زستانە ئەو گەرمایی کە لە ژوورەوە هەیە ئەی پارێزێت و ناهێڵە بچێتە دەرەوە و لە هاوینیشە ئەو سەرمایی کە لە ژوورەوە تۆ بەهۆی ئامێرێکی کارەباییەوە دروستی ئەەکەیت ناهێڵە بچێتە دەرەوە. کەواتە دوایین بڵین هاوسەنگی هەواکە ئاکات چ لە وەرزی زستان چ لە وەرزی زستان لە سەرما ئەتپارێزێ، لە وەرزی هاوین لە گەرما ئەتپارێزێ. ئەمە سوودێکی بڵێن عام. پاشان ئەمە چۆن ئەبێت؟ تۆ کارەبا سەرف ئەەکەیت، سوتەمەنی سەرف ئەەکەیت، لەمانە بە ڕێژەی لە 140 بۆ 60 پارەت بۆ ئەگەڕێنێتەوە. ئەگەر ماڵێک بە تەواوەتی سیستەمی نەگەێنەری بۆ کرابێت لە 160 کەمتر پارە ئەدا لە ماڵێک کە بۆی نەکرابێت. تۆ گە بێنتە بەرچاوی خۆت. ماڵەکانی وڵاتی خۆمان قاتی سەرەوەی کەس هاوینە ناتوانێت یا بژی، بە زستانیشا بە 2 زۆفا 3 زۆفا گەرم نابێت لەبەرەوەی نەگەێنەری نییە. ئەگەر نەگەێنەری هەبێت وای بەسەر نایەت. لەبەرەوە پاشەکەوتێکی زۆر ئەەکەیت لە سوتەمەنی و کارەبایە ئەگەر ماڵەکەت نەگەێنەر بێ و تەپەتۆریش بۆ ئەم بڵێن لای خۆمان کە بە تەپەتۆر ناسراوە باشترین نەگەێنەرە لە بینایە. پاک و تەمیزە، پێویستی بە نۆژەنکردنەوە نییە. تۆ ئەم تەپەتۆرە بەکار ئەهێنیت لە بینایەکە هەتا تەمەنی ئەو بینایە هەیە، ئەم تەپەتۆرە پێویستی بە گۆڕین نییە. زۆر شدەیە پێویستی بە نۆژەنکردنەوە و گۆڕین هەیە، ئەم پێویستی بە گۆڕینیش نییە. یعنی تەنها یەکجار ئەم خەرجی ئەەکەی، بەڵام هەموو ساڵێک ئەم سوودت پێگەێنێ لەوەی کەوا پارەت بۆ گەڕێنێتەوە لە سوتەمەنی و کارەبا. ئەی وەکو پێکهاتە پێکاتی تەپەتۆر پێکاتی تەپەتۆر لە چی پێک دێت؟ هەر لە مشتقاتی نەوتە بڵێن پێکاتەیەکە لە شەریکاتی پترۆشیمیاوی دروست دەکرێت لە احتیادی بەشێکە لە ئەوەی کە لە نەوت دەرێت بڵێن هەر بە مشتقاتی نەوت حسابەکرێت. ئەی وەکو ئینتاج ئێوە لێرە ئینتاجتان چۆنە بە پێی تەڵەبەی خەڵکە کاتێ داواتان لێ بکایان بۆ ئێوە خۆتان ڕۆژانە لێرە بۆ عادەتێک یان ڕێژەیەک ئێوە بۆ خۆتان ئینتاج و بەرهەمیەکەن؟ خۆی من بە ئارەزوی خۆمە چی دروست بکەم، بەڵام لە هەموو کاتێک زیاتر گوێ لە مشتریەکانم ئەگرم یاخود گوێ لە خەڵک ئەگرم پێویستیەکەیان چییە، بە پێی پێویستی و داواکاری خەڵک ئێمە بەرهەمەهێنین. بەڵام لە هەمان کاتیژە ڕۆژانە ئێمە ڕێنمایی ئەدەین. مەسەلەن کەسێک دێت ئەڵێ قاڵبێکی تەپەتۆرم بۆ بکە 30 کیلۆیی، ئەڵم بۆچی بەکارێنێ؟ ئەڵە بۆ فلان جێگە، ئەڵم نەخێر بەڕێز ئەوە 30 کیلۆیی ناوێ، ئەوە بێ 20 بێت، ئەوە دەی ناوێت ئەبێ 20 بێ، مەسەن 20 نەبێ 15 بێ. پێویست ئێمە ڕۆژانە ڕێنمایی بدەین بە خەڵک کە لە چ نوعێک بەکار بێنە و بۆ چ جێگایەک بەکاری بێنێ. لەبەرەوە چۆنڵی تەوازونێکەیە لە بینی ئێمە و خەڵکە ئەو داوام لێەکە، بەڵام منیش هەوڵەیەم باشترین شت ئامادە بکەم بۆی بۆ ئەوی کە سوودی لێ ببینێ. ئەمە لایەنێکی کەش زۆربەی ئەو کۆمپانیا بیانانەی کە لە کوردستانی ژەکەن و زانیاریان زۆر زیاترە لە خەڵکی خۆمان لەبارەی نەگەێنەرەوە، ئەوان یەکسەریان یەکسەر خۆی داوا ئەکات، ئەڵێ ئەمە داواکاری منە و هیچ مەجای ئەوەش نادات تۆ گۆڕانکاری لە داواکاریەکە بکە، ئەڵێ نەخێر من ئەوم بۆ بکە. ئەمە بڵێن بە زۆری کۆمپانیا بیانەکان ئەوان خۆیان زیاتر شارەزان لە بواری
نەگەیانەکەی و بە کورتەکەی با بڵێن ئێمە بە پێی داواکاری خەڵک بەرهەمێنێ ئەی مادەی ستایرۆپۆر کە وتمان واتە تەپەتۆر جگە لە بیناسازی لە هیچ مەشروع هیچ پرۆژێکی تر ئەمە بەکارەهێنن یان ئەمە تایبەتە بەس بە پرۆژەی بیناسازی بە دەرەجەی یەکەم بیناسازیە بە دەرەجەی دومیش لە زۆر شوێنی تریشتا بەکار دێت بەڵام ئەگەر تۆ هەرچەنە ئیشارەتی بەبێ هەرە گەڕێتەوە بۆ بیناسازی بۆ نمونە لەژێر زەویە بەکارێت لەژێر زەوی مەدرەجی مەتار بڵین ئەو جادەیە کە فڕۆکە لەسەریان نیشێتەوە ئێستا لە مەتارە تازەکانە تەبەتۆر بەکارهێنن لەژێر جادەکەیە وەکو نەگەێنەری دەنگ بەڵام دیسانە ئەوش ئێستا بڵین لە ستۆدیۆیە بەکاردێت ئەگەر ستۆدیۆک تۆ توێ نەگەێنەری دەنگی ینی جوان دەنگەی کە بکەیت ئەگەر فلین بەکاربێنی زۆر باشترە تۆ کەوتت نەگەێنەر لە هەر شوێنەکە پێویستت بە نەگەێنەر هەبوو نەگەێنەری گەرمی ساردی دەنگ ئەم سیانە بەتایبەتی ئیتر بینا بێ هەر جێگایش کە بێت تۆ پێویستت بە مادەی نەگەێنەر ئەبێ کە ئەو نەگەیانە دروست بکەیت. گرنگی ستایرۆپۆر واتە تەپەتۆر مادەی تەپەتۆر گرنگیەکی تایبەتی خۆی هەیە لە پیشەسازیدا و لە ئێستا و لە سەردەمی گەشەکردنی بواری بیناسازیدا ئەم بەرهەمە دەبێتە کەرەستەیەکی سەرەکی بیناسازی لە ڕووپۆش و جوانکاریدا هەروەها مادەیەکی نەگەێنەرە و دۆستی ژینگەیە چونکە بەکارهێنانی لە بیناسازیدا پاشەکەوتێکی باش ئەکەین لە وزە و سوتەمەنی بە تایبەتی لە وەرزی زستان و هاویندا ئێستا لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتەکاندا مۆڵەت نادرێت بە دروستکردنی تەلارەکان ئەگەر مادەیەکی نەگەێنەری پاک و پێویستی وەک تەپەتۆری تێدا بەکار نەهێنرێت. ڕێژەی بەکارهێنانی تەپەتۆر لە بیناسازیدا ئێستا هەستەکەین بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە کەمبوونەکە ئێستا بۆ ئەوەی خەڵکێک جپسم بۆرد بەکارێنێ ئایا ئەمە نەبۆتە هۆی کەمبوونەوەی؟ نەخێر بە پێچەوانەوە ساڵانی هەشتاکان هەتا نەوەتەکانیش هەتا بیدایەتی 2000ەکانیش تەبەتۆر وەکو دیکۆر بەکارە هات لە ماڵ لە سەقفی ماڵەکانە بەڵام ئەمە کۆتایی پێهات جپسم بۆرد و پلاستیک و چەند شتێکی تر جێگەی گرتەوە بەڵام لە بەرامبەر ئەوەیە لە چەند لایەنێکی ترەوە بەکارهێنانی تەبەتۆر زیادی کرد کە چەند بەرامبەری ئەوەیە بۆ نمونە ئێستا لە ئەسترۆپۆڵە بەکاردێت ڕووپۆشی بینای پێکرێت لە ڕووی دەرەوە و دیکۆرێکی زۆر زۆر جوانی هەیە و بە ڕێژەیەکی زۆریش تەبەتۆری تیا بەکاردێت و لە هەروەها لە ناو بیناشە بە کورتەکەی با بڵێن ڕێژەی بەکارهێنانی تەبەتۆر زیادی کردووە وەک لەوەی کەمی کردبێ بەڵام ئەوەی هەیە لە ناحیەی ئەوەی کە بەکو دیکۆرێکی ڕاستەوخۆ دەربکەوێ ئەمە نەماوە بەڵام بەنان ڕاستەوخۆ بەکارهێنانی زیاتر بووە تۆ نایبینیت بەڵام زۆر بینا هەیە لە هەموو لایەکەوە تەبەتۆریکایە لە ڕووی کوالیتیەوە ئێمە خۆمان زین هەموو ئیشێکە بۆ منە کاتێک ئینتاجەکە کاتێ بەرهەمێنرێ یەکێک لەو خاڵانەی کە گرنگی پێدرێ بریتە لە کوالیتی ئەو مادەیە ئایا تا ئێوە لەم کارگێت تا چ ڕادەیەک گرنگیتان بە کوالیتی بەرهەمەکەتان ناوە بۆ ئەوەی سەرنجی زۆرترین کڕیا بەلای خۆتانە ڕاکێشن ئێمە هەر لە دروستبوونی سەرەتای دروستکردنی کارگەکەەوە یەکەم شت کە زۆر زۆر تەرکیزمان کردوتە سەری کوالیتیە هەتا ئێستاش بە هیچ شێوەیەک ڕۆژێک لە ڕۆژان نەمان هێشتۆ کوالیتیمان بەرەو دووە بێت بگرە بەرەو پێش چوین زیاتر و ئەمە ژوای کردووە کە بە هەموو جێگایکی عێراقا بڵاو بووینەتەوە بەرهەمەکانمان بۆ هەموو جێگایکی عێراق ئەچێت و هەرێمی کوردستان و هەموو عێراق جاری واشەیە سنووریشمان بەزاندۆ چوینەتە دەرەوەی عێراقیش بۆ سووریاش بەرهەممان ڕۆشتووە هەرچەنە فلین لە بینی وڵاتانە هاتوچۆی پێ ناکرێت لە بەروی قەبارەی گەورەیە و وەزنی سووکە بەڵام سەرباقی ئەوەش بۆ دەرۆژ نردومانە کوالیتی زۆر زۆر گرنگە چونکە ئەگەر تۆ بێت و کوالیتیەکەت بەرز نەبێ هەموو کۆمپانیایەکی گەورە نایەت ڕاستەوخۆ تەعاملت لەگەڵ بکات و لێت بکڕێت ئێمە هەتا ئێستا
گرنگێکی زۆر بە کوالیتی ئەدەین زیاد لە حەد لەبەر ئەوەی من خۆم هەر تەبیعەتی خۆمە یعنی ئەگەر شتێک کوالیتی بەرز نەبێ دروستی ناکەم یاخود ئەگەر شتێکیش مێ بەکاری بێنم کوالیتی بەرز نەبێ بەکاری نایەنە. لەم کارگەیەدا چەند جۆرێک لە تەپەتۆر بەرهەم دەهێنرێت. یەکەم تەپەتۆری ئاسایی. ئەم جۆرە بارستایەکەی سووکە و 3 تایپی هەیە. ئەم جۆرە بە ئاسانی دەسووتێت و پێویستە لەو جێگایانەدا بەکاربهێنرێت کە مەترسی ئاگرکەوتنەوەیان لێ دوورە یاخود دائەخرێت و دیار نامێنێت. دووەم تەپەتۆری نەسووز. ئەم جۆرە بەپێی بارستایەکەی لە 12 کیلۆگرام بۆ مەتر سێجا دەست پێ دەکات تا 32 کیلۆگرام بۆ مەتر سێجا. ئەم جۆرە ناسووتێت ئەگەر ئاگری ڕاستەوخۆی لێ بدەین. وەک هەموو پلاستیکێک دەتوێتەوە بەڵام گڕ ناگرێ. بارستایەکەی قورسە و وەکو 3 کیلۆگرام بۆ ڕووپۆشی دیوار بەکار دێت. بۆ نمونە لە کاشی و لە بغ و گەچ. سێەم تەپەتۆری کاربۆنی. ئەم جۆرە ڕەنگی ڕەساسیە و تێکەڵەی ستایرۆپۆر واتە تەپەتۆری تێدایە و کاربۆنە و ئاستی بەرگریکردنی لە ئاگر بەرزترا لە جۆرەکانی تر. گرنگترین ئەو هەنگاوانەی کە ڕەچاوەکرێت لە دروستکردنی تەپەتۆرە بریتین لە چی؟ لە هەمووی گرنگتر هەڵمە. بۆ دروستکردنی تەپەتۆر پێویستیمان بە هەڵمێکی زۆر زۆر ئەبێت و بە فشارێکی بەرز. ئەو هەڵما لە چ ڕێگەیەکەوە ئێوە دروستیەکەن؟ بەڵێ ئەو هەڵمە لە ڕێگەی بۆیلەرەوە دروستیەکەین بۆیلەری هەڵم. ئەمە بۆیلەری هەڵمە لە سعاتێکە 3 تەن ئاو ئەتوانێت بکات بە هەڵم واتە وەکو چۆن بڵێ 3000 لیتر ئاو ئەکات بە هەڵم و ئەم بۆیلەرە بەردەوام ئەبێ ئیش بکات. هەتا وەکو ئێمە بمانوێت تەپەتۆر دروست بکەین ئەبێ بۆیلەر بەردەوام ئیش بکات و بە فشارێکی بەرز هەڵممان باتێت بە نەوتی ڕەشیش ئیشەکات ئەم بۆیلەرە. ئەم بۆیلەرە بە نەوتی شەکان بە گاز؟ نە بە نەوتی ڕەش. بە نەوتی ڕەش. خۆی بە گازیش ئیشەکات بەس ئێمە بە نەوتی ڕەش ئیشی پێەکەین زیاتر با بڵێن اقتصادیە. ئێوە بەکارهێنانێن بۆیلەر لە ڕێی نەوتەوە یعنی ئەم بۆیلەرە تووشی ئەوە نابێت کە سیانەی زۆرتر بیوێ وەک لەوەی تۆ بە گازیشی پێ بکەیت. خۆی بە ئیشپێکردنی بۆیلەری هەڵم بە نەوت بەڵێ کارێکی ئاسان نییە بگرە زۆر گرانیشە بەڵام ئێمە بە حکمی شارەزاییەکەمان توانیمانە ئێستا بە جۆرێک ئیشی پێ بکەین کە هیچ گرفتێکمان بۆ دروست نەکات و لە هەمان کاتیشا ڕەچاوی ژینگەشمان کردووە کە بە هیچ شێوەیەک دووکەڵ ناکا و ژینگەش پیس ناکات. هەڵم چ سوودێکی هەیە چ دەورەگە بینێ لە دروستکردنی تەپەتۆر؟ تەپەتۆر خۆی مادەیەکە لە پێکهاتەی نەوتە واتە زۆر بە ئاسانی ئەسووتێت. ئەگەر بێت و تۆ بە هەر شێوەیەکی تر بتەوێ ئەم تەپەتۆرە گەرم بکەیت و تەپەتۆری ئەم مەوادە گەرم بکەیت و تەپەتۆری لێ دروست بکەیت تووشی سووداندن و توانەوە ئەبێ. بەڵام ئەگەر بە هەڵم ئەم ئیشەی لەگەڵا بکەیت بە شێوەیەکی زۆر جوان گەورە ئەبێت و تەپەتۆریشی لێ دروست ئەبێت و تووشی هیچ کێشەیەکی سووتان و گرگرتن و ئەوانەش نابێت. هەڵم وەکو چۆن بڵێ پلەیەکی گەرمی بەرزە بەڵام زۆر سەلامەتە. تۆ وتت لە سەعاتێکا 3000 لیتر هەڵم بەرهەمێنێت. ئێوە چی لێ ئەەکەن؟ ئەمە خۆ لە یەک کاتە هەمووی بەکار ناهێن چۆن سەیفیەکەن چۆن ئەیکەنە چ شتێکەوە بۆ ئێوە هەڵمەت بمێنێتەوە لە لاتان و بەکاری بێنن؟ بەڵێ خەزانی بوغارمان هەیە ئەکومولەیتەر دوو دانەمان هەیە لەو دی و احتیاجی بوغارەکە لێرە کە دروست دەبێت ئەچێتە ئەوێ. ئەو خەزانانە چەند یەکیان حوتەنیە یەکیشیان دەتەنیە. یەکیان حوتەن بوغار خەزنەکە یەکیشیان دەتەن و ئامێرەکان کە بەردەوام بوخار بەکارهێنن لە خەزانەکە وەریەگرن. هەر کاتێک خەزانەکە ئاستەکەی دابەزی لێرەوە یەکسەر ڕگلێتەری هەیە بخاری بۆ ئەچێت ناهێڵە مستەواکەی دابەزەوە بەردەوام بخارمانەداتێت. دوایش بەکارهێنن لە کوێویستان لە
هەم لە کوڵاندنی مەوادی تەپەتۆرەکە بەکارێنین هەم لە قاڵبەکەشەیە و لە هەمان کاتیشە ئەم هەڵمە لە هەردوو جێگاکەیە ڕێژەیەکی زۆری لێ ئەبێتەوە بە ئاو ئەتوێتەوە دیسان ئاوەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو حەوزە لەوێ و جارێک دەتوان بەکارهێنینەوە بۆ ئەوەی کە ناهێڵین ئیلا ئەو ئاوەی کە زۆر پیس ببێ ئەینا ئەوەی کە هەڵمە ئۆتێتەوە بەکاری هەیە ئاوە پێشەوەی بێ بخار فتەری هەیە سۆفتنی هەیە هەموو شتێکمان بۆ کردوێت. کاک محەممەد ئێمە هەنگاوی یەکەم زانیمان کە یەکێک لەو سەر چاوەسەرەکانەی کە لە دروستکردنی تەپەتۆرە بەکارێنێ بریتە لە ستیم واتا هەڵم ئێمە هەڵمێکمان هەیە لێرە کە بەکارێنین ئەو مادەیە چییە؟ مادەی سەرەکی چییە کە مادەی تەپەتۆری لێ دروست ئەکرێت؟ مواصفاتەکەی چییە؟ مواصفاتەکەی ئەو مادەیە لە نەوت بەرهەمێت لە نەوت بەرهەمێت ئێمە ئەو مەوادە لە چینەوە هێنین بۆ ئێرە جا ئەو مەوادە مادەیەکی زۆر وردە وەکو شەکر وایە زۆر وردە ئەو مەوادەیە ئەکەینە ئێرە ئەم جیهازە ناوی جیهازە ناوی ئەکسپێندەرە بەڵێ ئەو ڕۆڵی ئەم جیهازە چی؟ ڕۆڵی ئەم جیهازە گەورەکردنی ئەو مەوادەیە کە ئەکرێتە ئێرە و ئەکوڵێنرێ واتە ماوادی تەپەتۆرە مادەیەکی زۆر وردە ئەمە چەند دەجار تا 20 جار ئەوەندەی کێشەکەی خۆی وردیەکەی حجمەکەی خۆی گەورە دێکە ئەمە بێژن ئەوکو بێژنێک وایە بەڵە بەڵێ ئەمە لێرە ئەبێژرێتەوە ئەگەر مادەیەکی پیسی پێوە بێ لێرە پاگەکرێتەوە ئەنجا لەڕێی ئەم هینەوە هەڵەدرێتە سەرەوە ئەنجا لێەوە بخاری لێدن ئەو بخاری کە لە پێشتر باسکرا لێەوە دێتە ئێرە بە بۆری لێرە بخاری لێدن چەند دەرەجە تاوای 20 دەرەجە گەرمە بێت ئەو دەنکۆڵانە خۆی زۆر وردە لێرە کە گەورە ئەبێ حجمەکەی ئەبێ بەچەنە تقریبان دە ئەوەندە تا 20 ئەوەندەی خۆی گەورە هەروەڵا 20 ئەوەندەی خۆی گەورە دەبێت پێتر ئەکرێتە لێەوە ئەکوڵێنرێ بەپێی وەزنی خۆی ئەو وەزنی کە داوامان لەکەن بەپێی ئەو وەزنە دەکوڵێنرێ و حجمەکەی دیارەکرێ و ئەکوڵێنێت ئەدرێنە بۆ ناو سایلۆکە تا چەند ئەتوان ئێوە لە یەک کاتا بۆ نمونە و حجمە گەورەکەن یعنی ئەم جیازی ئەکسپەندەر شوێن و جێگەی چەند فەردە لەو ماوەدا ئەبێتەوە یان لەناو ئەم جیهازەیە چەنە جێگەی ئەو ماوەدا ئەبێتەوە ئێوە تا حجمەکەی گەورەترکەن هەر چەندێکی پێ بکوڵێنی جێگەی بێت ینی خۆی ئۆتۆماتیکیە حجمەکەی گەورە کرد ئەینێرە بۆ سایلۆ بەڵێ ئەمە توانین هەر چەندێکی مامێ ئەوتوانی پێ بڵێ بەڵێ دوای ئەوەی ئەو مادە EPS واتە کورتاوی ئیکسپاندبل پۆلیستایرین مادەی مشتقاتی نەوتە لە معاملی پترۆکیمیایی لە سین لە سعودیە لە ئێران ئەمانە ئێمە ئۆردەرێکین لە سینە دوای ئەوەی کە تەنفیق کرا ئەچێتە ناو سایلۆ ئابم بۆریانە ئەچێتە ناو سایلۆ 6 سایلۆمانەیە سایلۆکان لە قوماش پێکاتەوە قوماشێکی کوڵیتێکی بەرزی هەیە بە تایبەتی دروستمان کردووە لە هەوڵدا کاری وشکنەوەی بەسەرایە ئەم کاری وشکردنەوە شەو ڕۆژێکی پێچێ دوای شەو ڕۆژێک دیسان بە بۆنی ماتۆڕەوە دێت ئەینێرین بۆ ناو قاڵب باشە جا چەندە گەورە بێ ئەو مادە 50 تا 60 جار لە خۆی گەورە دەبێ واتە هەر سایلۆیەکمان 100 متر مکعبەکێ واتە 100 بلۆکی لێ دەرەچێت ئەم پایپە دامانەوە بۆ لەسەر داواکاری کارخانەیەک تر کە نزیکی کیلۆمەتر لە خۆمانەوە دوورە هین دروستەکە بلۆکێ دروستەکە بلۆکی ئایزۆکریتی پیاڵێت ئەمە نمونەی ئەو بلۆکە دەسمانە بە شادی ئەم بلۆکە تەپەتۆری فەریتیایە لەگەڵ چیمەتەوە تێکەڵەکێ وەزنێکی سووکی هەیە تایبەتمەندیدیشی ئەوەیە بەپێی تەڵەوی ئەو کەسەی کە ئەو کارخانەی تر کە داوای کرد بەڵێ لەم بلۆکە دروستەکە ئەم بلۆکە سێشار مواسەفاتی هەیە هەم گەرمی نەگەێنەرە واتە نەگەرمی نەساردی نەدەنگ ناگوێزێتەوە بە تایبەتی بۆ باڵەخانانەی کە هەیکەلن هیچ زەختێکی لەسەر نیە ئەم بلۆکە بەکارێنن هەم سووکە هەم مواسەفاتیشی زیاترە و ئێمە لەم پایپەوە بەم شریفانە پڕەکەین تەپەتۆری فەلەکەی پێشەوەی بێ بلۆک ئێو لەسەر داواکاری ئەمە شریفانە پڕەکەین و بەم مەکینەیە ئەیدورین و بە تراکتۆر ئەینین بووین لە پرۆژەی داهاتوومانە بەتەمەین هەر بەم بۆریە خۆی بۆیان نەخەڵکەین پێویست بەمە نەکات هەیە بەس ئەم مەوادە فەلەی بوێ بەسەمەی بوێ زۆربەی کۆمپانیا هەن لە خەرسانە میکسەرەکانیانە ئەمە تێکەڵەکەن و یەکسەر بۆ سەقف و ئەوانە بەکارێن ئیستا بۆ ئەو کارخانەی کە نزیک خۆمانە بەردەوام داوامان لێکە لەم تەپەتۆرە فەلەی بینی پێشوی بێ یعنی واتە دوو جۆر ئینتاجمان هەیە تۆ باسێوەت کەوتت ئەم مەوادە بە دڵنیایی ڕێژەیەک لە نەوتی تایە بەڵێ نوتیا بەس دوو جۆریان هەیە جۆرێکیان
کە ئاگری پیۆنی کڵپاکە ئەسووتێ جۆرێکیان نەسووسە ئەنتیفایری پێڵن کە ئاگری پیۆنی خۆی ئەکوژێتەوە ئەو باشترین جۆرە بۆ حاڵەتی خطوڕەتی سوتان وشیوە ئەوە لە ناو سایلۆکە وشکە بێتەوە چونکە ئێستا ئەمە بینم هەندێک شێ هەندێک تەڕی هەیە بەڵێ ناو سیلەکان نام دوای شەو ئەوانەی نامێنێت دوای ڕۆژوونیوەکان دوای ڕۆژکردنێ بەڵێ تاتی وشکە بێتەوە جایکیش ئەتوانین کە ئەچێتە ناو مەکینەی قاڵبەکە ڤاکیومی لێ بەتاڵێکەکەینەوە لە هەوا بۆی کەپس بێت کە پەتاڵ بۆیە لە هەوا جایتر هەوایەکی بخارێکی لەکەی تر تاوا کەپسە بێت باشە ئەتە کێشەکەی نامێنێ مەسەر لەوەی لە سووتانشتا وشک بۆتەوە تاوی دوای بە بلۆکیشێتە دەرەوە بێ شەو ڕۆژێک مێنێتەوە تاو یعنی پێشەوەی و هەتا وشک نەکرێتەوە نانێرە بە قاڵب دەرناچێت دەرناچێت خەسارەتان نێت لەبەرەوە ئەبێت چاڕێکی تا شەو ڕۆژ وشک بێت ئێستا نمونە ئەوەیە کە تازە بەرەماتوە لەبەرەوە شەیەکی هەیەمە بەکار نێنێ بۆ دروستکردنی قاڵب نا بۆ قاڵ دروست نایە بۆ ئەو بلۆکە دروستەکرێت ئەوانش لایخوان لە کارخانە شەو ڕۆژی هێڵنە تاوش بێتەوە لە شریفەیە ئەنجا تێکڵی چیمەتەوکەیەکە کاتێکە نزیک گەشتە کۆناغی کۆتایی دروستکردنی قاڵبەکە لەڕێی بەبۆری سایەکان لەڕێی ئەم ماتۆڕەوە لەڕێ ماتۆرە تەپەتۆرە فەلەکە هاتنا ئەم سایلۆ بچووکەوە سایلۆکی مستەغەرە بچووکە لەگەڵ سایلۆگەرەکانە جیاوە لێرەوە خۆی ئۆتۆماتیکیی نێرێ بۆ جیازەکە بەڵێ کە قاڵبێک دەرچوودایە بەتاڵ بوو ئۆتۆماتیکیەن لێرەوە ئەم تەپەتۆرە فەلە هەم بەم بۆریا ئەگەر چاوە لێ بێت لێرە ئەلەو بۆریەوە چێتە ناوی ئەو بۆریە تقریبا 6 ئینجە ئەچێتە ناوەکە لێرە بەبێ پێویستی قاڵبەکە بەکارێن خۆی ئۆتۆماتیکی چەند پێچە ئەوەی تێکە داخێتەوە چەند پێچە ئەوەی تێکە فەلەکە چێ ناو قاڵبەکەوە ئەنجا لێەوە ئەو ماتۆڕەمانەوە ڤاکیومی پێڵێن ئەو تەکێ بچووکە لەڕێی ئەو چی هەوا لە ناو ئەو قاڵبە هەبێ هەمووی ڕاکێشێتە ناو سەحبێکە ڤاکیوم پێڵێن کە هەوای تیانەما ئێتر دەنگۆڵەکان ئەنووسێ بەیەکە کە نووسابێکشان جا بخاری ترشی لێ دێت تاو کەپسە بێت ئەو قۆناغی کۆتاییەتی کەواتە توانین بڵێن یەکێک لەو هەنگاوە سەرەکیانەی کە لە دروستکردنی تەپەتۆر بەکارێنێ بریتیە لە هەڵم هەڵم کارێکی ئەساسیە و ئەتوانین بڵین دڵی کارخانەکەیە و چکە ئەمانە ئەتوانین چۆن بێ بە ئاشکال دروستکەین بەڵام بخارت نەبێ ئیشت ناڕۆ دوا قۆناغی کاری کە بلۆکەکانمان ئەم ئامێرەیە دوای ئەوەی دوای ڕۆژێک لە سایلۆ موادەفەلەکە مایە و وشک بۆیەوە بە بۆری احتیادی چینکۆیەتە ناو ئەم قاڵبەوە ئەم قاڵبە مواصفاتی چییە بۆریتی یعنی ئەمە لە 2005 قاڵبە بەکارێنی سەنعاتی ئەڵمانیا بەتایبەتی بۆمان دروستکەوە هاتووە کواڵیتێکی زۆر بەرزی هەیە زۆر باشە کە موادەفەلەکە بە بۆریەتە ناو ئەم قاڵبەوە ئەوە حملێتەکەیە بە پێی وەزنی قاڵبەکە کەمترین وەزنمان 8 کیلۆیە ئەم قاڵبە ستانداردە دیاری کراوە بەڵێت نا بەپێی داواکاری بۆیان دروستەکرێت بەپێی داواکاری بازار دەرەوەی شار ئەتوانی بۆمان باسکەیت چۆن ئەو مەوادە ئەو ئیپیسیات چۆن پێکە ئەلکێن بۆ چ عملیەکەوەیە دوایی کە موادەفەلەکە هاتە ناو ئەم قاڵبەوە ئەم قاڵبە بەپێی ماتۆڕێک تر تاوە بەتاڵەکەینەوە لە هەوا بە عملی ڤاکیومی پێڵێن کە بەتاڵ بۆیەوە لە هەوایتر ئۆتۆماتیکیەن کە هەوایتیانەمان دەرکۆڵەکان ئەنووسێ بەیەکە کە نووسا بەیەکە جای تریش بخارێک تری لێ ئەدرێ ئێتە تەواو قاڵبەکە خۆیەگرێت کەمترین وەزنمان لە مەتر مکعبێکە کامە مەتر مکعبێکە کەمترین وەزنمان 8 کیلۆیە زۆرتری وەزنی 30 کیلۆیە لە پێی وەزنەکان پێچێ ینی هەر بلۆکێ ئەگەر 8 کیلۆ بێ لانێ دقەیە دقەونیک پێچێت 30 کیلۆیەکە لانێ 4 دقە بۆ 5 دقەی پێ بچێتە ینی ئێستا ئەم قاڵبەی کە ئێستا بەردەم ئێمەیە 8 کیلۆیە ئەمە دوایی بەڵێ بەپی لە کاتی ئەکسپەندەرەکە قیاسمان بۆ کرد کە 8 کیلۆی دروستکەی مەسەلا ئەن لە ماوەی دقەی بۆ دقەونیەکە یەتە دەرەوە قەپانیشمالایە بۆ دڵنیایی ئەشی کێشی زای چەنێ ئەی ئەو دەنگکۆڵانە تۆتێت دەهێندە قەبارەکەی زیاکە ئەمە بۆ هەموو ئەو دەنگکۆڵانە وەکو یەک وایە یان بۆ نمونە قەبارەیان گۆڕێت ئەگۆڕە قەبارەیە هەر لە ئەو موادە ئەوەلیەکەی کەرەسەخاوەکە کە ئۆردە دەکەین بەپی پێویستی خۆمان ئۆردە دەکەن هەمانە تیرەی ئەو دەنگکۆڵەیە زۆر کەمە 0.6 0.1 میلیمەتر بەڵێ مایکرۆ میلیمەتر ئەوە دەنگکۆڵەکەی تیرەی دەنگکۆڵەکەی ئەوەیە چەنە گەورەتر بێ وەزنی سوکترە چەنە سوکتر بێ وەزنی قورسترە یعنی چەنە بخاری لێی وەزنی سوکە بێت چەنە کەمتر بخاری لێی وەزنی قورسە بێت کەمتر ئەتەقی بڵین گەورە بێ لەپی ئەو داواکاری ئێمە ئیشەکارەکان خۆمان جێبەجێەکەی ئەی ئەم جیازە بە بەردەوامی کە ئیشکات تووشی عاتڵات نابێت چوشی ئیشی سیانەی
وڵای وەکو پێم وتی ئەمە لەبەرەوەی سەنعاتی ئەڵمانیا خۆ دەزانین ناسا بە دروستکردنی مەکاین کەمترین عاتاڵاتی هەیە و خۆشمان ینی نزیکەی 10 ساڵەکاری پێکەین ممارەسێکی باشمان لەسەریە ئێستا وای لاتۆ کەمترین عاتاڵێ هەر عاتاڵێکی خۆشمان نەزانین خەلیلەکەی لێکرا و بە زووتی کات چاکەکەن ئەی وەکو دروستکردنی قاڵب هیچ کاتێک هەبووە بۆ نمونە لەناو ئەم قاڵبەیە هیچ کێشەیەک دامە دروست بێ قاڵبەکە لار دەرچێ خوار دەرچێ ئەوەی کە خۆتان نەبەستانە ئەو قاڵبە دەرنەچێت بە دوڕۆژ سێ ڕۆژ وەستاوی لە کارکردن بۆی ڕێکردنەوەی بەوەی مەشاکلی کارەبایی مەشاکلی حاسەکانی ئەوتە کە پڕ بوو دوای تاو خۆیگەر وەکنەکەمان بە دوو جەک پاڵی پێوەنی ئۆتۆماتیکی خۆی ئەمە سیستەمێکی ئۆتۆماتیکە سنسەر حاسیکە ئۆتۆماتیکە ئەمە بردی کارەباکەیەتی چۆنمان بێ بە چ وەزنێ بێ بۆمان تاجەکە باشترین مەکینە پێماوە ئێمە یەکەم دەستمی لە سێوانیەکە مەکینە لە ئەڵمانیا بە دروستکردنمان ناو گەیشتە لەمان و تەنە وەزم مهندسێکی تورکی بوو بۆی نەسبکردین ئێستا هیچ پێویستمان بە کارمەندی دەرۆنیە بەڕێوەبەری کارەکە خۆی هەم کارەکان سەیتەرە بەسەریەوە گرنگترین ئەو شوێنانەی کە مادەی تەپەتۆری تێدا بەکاردەهێنرێت تەبەقی تەپەتۆر لە سەقفدا بەکاردەهێنرێت کە لە سەدا 66 عەزلی حەراری دەکات لە نێوان سەبەی کۆنکرێتیشدا بۆ کەمکردنەوەی مەترسی کشان و چڕبوونەوە و دروست نەبوونی درز بەکاردەهێنرێت و بۆ پڕکردنەوەی ئەو جێگایانەی بۆ کۆنکرێت پڕ ئەکرێتەوە بەبێ ئەوەی کاریگەری لەسەر تواناکەی هەبێت ئەمەش بە تێکەڵکردنی تەپەتۆری فەل لەگەڵ کۆنکرێت ڕێنمای تایبەتی هەیە دروستکردنی قەوس یان هەر شێوەیەکی تر لە ناو بیناکاندا و هەروەها بەکاردێت بۆ ڕووپەشکردنی دیوار و سەقف و زەمینی گەنجینەکانی ساردکەرەوە و بۆ عەزلکردنی دەنگ و گەرمی لە تاقیگە و لە ناو ستۆدیۆکاندا و هەروەها بەکاردەهێنرێت بۆ ڕووپۆشکردنی باڵەخانەکان و جوانکاری نەگەێنەر ئەسترۆپۆڵ. کاک ئیسماعیل لە کارگەکەی ئێوەیە لە ڕووی قەبارەی قاڵبەکان و ئێوە چەند جۆر قەبارەتان هەیە لێرە لە جیهازەکانتانە بۆ دروستکردنی تەپەتۆرەکە؟ بەڵێ ئێمە سەرەتا کە دەستمان پێکرد تەنها یەک جۆرمان هەبوو یەک قاڵبیستان دەرمان دروست دەکرد ئەوەتە کە لەوێ پێشتری ڕسمتان کرد 2 مەتر بە 1 مەتر بە 53 سانتی بەڵام دوایی کە سیرمان کرد بەکارهێنانی تەپەتۆر زۆر زیادی کردو و قەبارەی جیاوازتریان ئەوێ بۆ ئەمە بەستا ئەم قاڵبە گەورەیەمان هێنا ئەمە بە درێژی 4 مەتر هەتا 6 مەتر ئەتوانین گەورە بچووک دروستی بکەین لە ڕووی پانیەکەەوە پانیەکەش خۆی 63 سانتین سابتە بەڵام ئەستوریەکەی لە مەتر هەتا مەتر و 28 سانتین ئەتوانین گەورە بچووکی بکەین ئەمەش یارمەتیمان ئەیە کە زۆر جێگا هەیە قیاسێکی ستاندەریانەوێ 1620 بەم قاڵبە ئەتوانین بۆیان دابین بکەین و یاخود هەست قیاسێکی تر کە ئێمە بتوانین ئەو داواکاری کە داوا کراوە بە کەمترین خەسارە تەپەتۆرەکەی بۆ ببڕینەوە بێنێ کە کەمترین خەساری هەبێ ئەم قاڵبە زۆر یارمەتیمان ئەیە لەو حاڵەتەیە کە چەند خەبارەیەکی جیاوازی پێ دروست دەکرێت ساتوانم دانێکش بۆ نمونە بۆ دروست بکەم ئێستا ئەو دەرگایانە ئەکرێتەوە 6 دەرگای هەیە کە لەسەرەوە ئێستا ئەنجا مەواد هاتە خوارەوە بۆ ناو قاڵبەکە ئەگەر دیقەتی ئەو بۆریانە بیت مەواد دێتە خوارەوە ناو سایلۆکە دابەزیت تایمدانی ئەو بخارەکەی لێەوە تانی بخارێ بۆی بخار چێ بۆی بخاری لێ بخاری یەک و دوو سێ بخاری بۆ لکاندنی دەنگکۆڵەکانە پێکەوە بەڵێ لە پێش وەکو کوڵانێک وایە بخاری یەک و دووی کوڵێنێ بخاری سێش لە هەموو لایەکۆ بخاری لێدا و ناشتێتە دەرەوە ناچارە بێت کەپسە بێت هەلکێن بە یەکە ئێستاەوە مەوادی تێکرد
مەواتەوە دگاکان دائەخرێتەوە تۆزێک ڤاکیومەکەین ئەو هەوایی کە تایەتی ڕایەکێشین بۆ ئەوی بوغارەکە بە خێرایی بچێتە ناوە بگاتە لای هەموو دەنگۆڵەکان. هیچ مەوادێک لە ناو قاڵبەکە جێ نامێنێ بۆ نمونە تۆ قاڵبێک دروستەکەی ئەم جیازت پێویست نیە تا چەند ڕۆژێک ئەو ماوادە لە ناو ئەم قاڵبەیە جێ نامێنێ ناو قاڵبەکە هیچ جێ نامێنێ سایلۆکەشی ئاساییە مەوادی دامێن. یعنی ئەو سایلۆی ئەوەندە ئەنێرێکە حەجمی ئەو قاڵبە چەندەیە بەڵێ حەدی خۆی پڕ بێت و دەرگاکان داخە ئۆتۆماتیک بەڵێ هەمووی ئۆتۆماتیک. ئێستا تێمە وەستاوین و ئەو ئیشی خۆیەکە مەرحەلەی پڕکردنی تەواو کرد ئەچێتە ڤاکیوم ئێستا شوێ بوغاری یەک دە 12 سانیە بوغاری یەکی لێ ئەچێتە دوو یعنی هەموو هەنگاوەکان تەواو کات پاشان ئەیکەینەوە دەرگاکە و قاڵبەکە بەس هێنانە دەرەوەکەی بەدەست ئەەکەین وای باشترە. ئەوە ئێستا هەنگاوی دووەم بوغاری دووەمە هەنگاوی چوارەم ئەجا ئێستا بوغاری سێیە ئەگەر لێرە ئەم گێچەمان هەیە لێرە پیشانمان ئەیە فشاری ناو قاڵبەکە چەند هەیە هەتا بێ فشارەکەی سەرەکەوێت فشاری ناو قاڵبەکە. وەک بڕینەکە ئەم بڕینی ئەمە هەر لە ڕێە و نا لێرە دەستگایەکی بڕینی ترمان دروست کردووە بۆی ئەگەر مەسەلەن بمانەوە ئەو قاڵبە 6 مەتری بکەین بە 3 قاڵبی 2 مەتریەوە ئەو دەستگایەتە خوارەوە تەلیپیەوەیە و ئەی بڕێ ئەوە بوغار لێیان تەواو دوایەوە هەنگاوی سەحەبکردن دەستگا بە ساردبوونەوە ساردبوونەوە زۆر گەرمە ناوە 5 دەرەجەیە تۆ بەلایانی کەمەوە دقەیەک بوغارت لێیاوە. ئمە گەشتینە کۆتا هەنگاو لە بەرهەمێنان و دروستکردنی تەپەتۆر ئایا ئەو قەبارەی کە ئێوە دروستان کردووە لە تەپەتۆر ئایا بەو قەبارەیەوە ئەڕواتە دەرە بۆ قەبارە گەورەوە ئەڕواتە دەرەوە یان ئێوە چی عملێکی تری بۆکەن؟ نەخێر ئەمەی کە تا ئێستا دروست کراوە دروستکردنی بلۆکی تەپەتۆرە بۆ قەبارە گەورەی کە وەکو ئەماتە تێدا بەڵام بۆ هەموو جێگایەک شێوازێکی تایبەتی خۆی هەوێ ئیتر لە 1 سامتینەوە تاوەکو 10 سامتین 15 سامتین 20 سامتین ئەستوری و ئەوانە و یاخود شکڵی جۆرا و جۆر کە جاری وایە شکڵێک داوا ئەکرێت زۆر ئیلا بە جیهازی سیەنسی ئەتوانی ببڕیت ئەو شکڵی بۆ دەربێت لە ڕێی کۆمپیوتەرەوە بەڕێی کۆمپیوتەر بۆ ئەمە بەستە ئێمە دوو جیهازی بڕینمان هەیە باخۆ بڵێن دوو ئامێری بڕینمان هەیە کە هەردووکیان دروستکراوی خۆمانە دانەیەکیان بە سیستەمی ڤیکتۆر ئیژەکە ئەمەیە کە سەر بەردەستوانەیە سیاسی ئەوی تریشیان لەولای لەو قاعیدرا کە ئەو سیستەمی بڕینێ کە بە چۆنەڵی تەنها تەبق زۆرترین بەکارهێنانی تەبقە لەوێ تەبقە بڕێ لێرەش بە سیاسی بۆنەتوانم مەسەلەن سەر نمونەیەکە بۆ ببڕم کە بزانی شێوازی بڕینەکە چۆنە ئیتر گرنگەوەیە داوای چیت لێ ئەەکەن ئێمە بتوانین تۆ حەسە بەو شتەی کە داوات لێکەن لەسەر داواکاری ئێمە احتیاجی هێبڕین و دەسیمێنەکەن ئەگەر نمونەیەکمان بۆ ئێستا توانم پارچێتە بەتۆرت بۆ بڕم کە من حالێن لەم کاتیا بۆ هین بەکاریێنین ئەیخینە ژێر چینکۆوە بۆ منە لە قاعەیەکی گەورەیە ئەتوانی لە ژێر چینکۆکای ئەو تەبەتۆرەدا بنیت حەزێکی زۆر چاگەکە لە قاعەکەیە تۆ سەرەتا ئەوێ لە ڕێی کۆمپیوتەرە داتاکە داغڵکەیت و پاشان لێو عملەی بڕینەکە بە بەرنامەی ئۆتۆکات ڕسمەکە دروست دەکەیت تەبەتۆرەکە لێرەدا ئەنێن دەست دەکەین بڕین سەر نمونەیەکت بۆ دروست دەکەم. طبعا ئەمە بێ سەنتەر بێ ئێستا ئەویش بێڵم ئەگەر تەرکیز بکەی لەگەڵما بڵێن ئەم قاڵبەتە بەتۆرەمان داناوە ئەگەر سەیری بکەیمە تقریبا 20 سامتین بە 75 سامتینە پێویستیمان بەوە هەیە شکڵێک دەربێنین وەکو شکڵی ئەوەی کەوتم چینکۆ بۆی بگەین ناو چینکۆ تەلەکە ئەهێنمە ئێرە بەمانەوە ئەمە تەسبیت ناکرێ ثابت یەکەم زیادە دەکەم بڵێ
ئەتوانم ساتی بکەم خۆی سیستەمەکە ئۆتۆماتیکە خۆیکە بەڵێ ئەی لە ڕووی سورعاتیەوە خۆ بەدەست خۆتە خۆت تەحەکومی پێواکەی بەپێی جۆری تەپەتۆرەکە سرعتەکە ئەگۆڕێ ئەگەر تەپەتۆری خەفیف بێ ئەبێ بە سرعتی سەریع بڕۆی ئەگەر تەپەتۆری قورس بێ ئەبێ بە هێواشی بڕۆی بۆ ئەوەی دقیق ئەو نەخشە بە میلیم غەڵەت نەکات دەربێنێت کە ئەدەوێت طبعا ئەمە مەترسیشی زۆرە بۆ نمونە ئەگەر ئەم تەلە گەرمێکی زۆری بیتێ ئەگەر بپچڕێت لەو کاتەیە پسیسکێکی ئاگرەکە ئەگەر تەبەتۆرەکە لە جۆرە ئاساییەکە بێ یەکسە گەڕەکە ئەگەر نەسوود بێنە ئاگەمانێ ئەمە وتت جۆرێکە لە جۆرەکانی بڕین ئیتر کە من ئێستا بتوانم ئەوە ببڕم کەواتە هەموو شێوەیەکی تر دەتوانم ببڕم کە بە ئۆتۆکاد دروستمان کردوێت ئاین تۆ شێوەکەەوە بێ لە لای خۆت هەبێت لە کۆمپیوتەرەکەتە داوا بکرێت تەنها دایمێشنەکانمان بنێ ئێمە دروستەکەین و بۆیە بڕێن طبعا ئەمە تۆ ئەتوانی سریدی ژواتە تەوەرەی ئەکس و وای و زێتیش بکەیت بەڵێ بەس ئەمەیان کە ئێستا کردمامە تەنیا دوو تەوەرەیە ئەکس و وایە ئەکس و وای طبعا ئەو کاتە تۆ بەپێی قیاسی چینگۆکە بە دەقیقی ئەو کەسی کە داوایە کارڕێک و خۆی بۆی ئەەکەیت ئیتر بۆن منە ئێستا ئەگەر بڵێن جوتیارێک بێوێ قاعەیەک هیچ نەبێ قاعەیەکی 500 مەتری دروستکە ئەتوانێت دیوارەکانی و سەقفەکەی دروستکات بۆ ئێمە تەبەتۆری بۆ بکەین بە کولفەیەکی زۆر کەم بتوانێت جێگایەک دروستکە میوەکەی تیا هەڵبگرێ ئێستا تۆ ئەگەر بە سەندەویچ پەناڵ بیکەی دوو ئەوەندە ئەمەی تێچێ بەڵام بۆ جوتیارێک زۆر زۆرە مەترێک 13 دلار یان 14 دلار دێچێ یاخود مەترێک 6 دلار 7 دلار دێچێ فەرقی زۆر زۆرە ئەمە زیاتر دامی ئەکات کە بڵێن بە کولفەیەکی کەم بتوانێت قاعەیەکی گەورە دروستکە بۆ ئەوەی کە بەروبوومەکەی یا هەڵبگرێ بۆ کاتێکی تر کە بتوانێت بەدایمی بیفرۆشێت جۆرێکی تر لە بڕین کە باسمان کردێمە دوو جۆرمان هەیە ئەمە ئەوەی دووەمیانە لێرە تەبەق ئەبڕێت ئەمە ئەکس و وای و زێدی نییە وەکو سیستەمی ڤیکتۆرەکە یان لێرە خۆت بەدەستی خۆت قاڵبەکە ئەبڕی بەڵێ بەپێی داواکاری کە داواکراوە هەیە ئەڵە سامتینێک هەیە لە 2 سامتین هەیە لە 4 5 و هەتا 20 سامتین و 30 سامتینیش ئەستوری قاڵبەکەی ئێمە 53 سامتینە لەسەر داخوازی کڕیار بڵێ ئەو 53 سامتینم بۆ بکە بە چەند تەبەقەوە ئێمە بۆ یەکەین بەوەندا بۆ نمونە سەر داواکاریەکمان بۆ هاتووە دوو قاڵبیان پێویستە لە چڕی 30 کیلۆگرام چڕی 30 وەرگاوانە و جۆری نەسوود ئەگەر دیقەتی بێ ئەمە زۆر قایمە ئەمە ناسووتێت ناشتوتێ و ئەژدەی تەختەیە زۆر قایمە یەکەی داوا کراوە ئەمە بە 26 تەبەق ببڕێت واتە بڵێن 2 سامتین ئێستا ئێمە لێرە حالێن ئەتیادی شێوازی بڕینەکەی دەست پێەکەین ئەشتوان ئێوە بیبین باش ئەمە لێرە بەڕێکی لەسەر باندەکە داهاندرێ ئەمەیان خۆت مانواڵیە دەستیە بێ خۆت تەحەکومی پێوە خۆی کە تایمەکە تەواو کرد ستارتی ئەەکەی دەستەکە بە ڕۆشتن حەزەکەی 1000 قاڵە بەدۆیەکە ئۆتۆماتیک هەر ئەڕوا بەڵێ ئۆتۆماتیک یعنی دەستپێک و وەستانی هەیە بەس جایسە بە بێتە پێشەوەینەکە خەم ئەو ئاستەی کە ڕێک هەموو تەبەتۆرەکەمان بۆ بڕێت یان ئێستا ئەم تەلە چەند بەشە ئەوەندە بەش ئەبڕێت بۆ قیاسە دیاریکراوەی کە خۆتان هەمووی وەکویەک و ئەیکا بۆ چەند پارچەوە کە ئەو کەسێک کە داوای کردووە هەوڵ ئەم کەم بە کەمترین خەسارە ئیشەکەی بۆ تەواوکەین طبعا لێرە ڤۆلیۆمی خێراییشمان هەیە ئەگەر بێت و بە خێراییەکی زۆر بڕۆی تەلەکە فریا ناکەوێت ئەو تەبەتۆرە ببڕێ و ئەبچڕێ ئەبێ بێنی لێرە کۆنتترۆلی خێراییەکەی بکەی بۆ ئەوەی کە بە حەسەب چڕی تەبەتۆرەکە ئەگەر چڕیەکەی زۆر بێ زۆر هێواش بڕوە ئەگەر چڕێکی کەم بێ تۆزە خێراترە دوانە بڕوە ئێستاەوە دەستی کرد بە ڕۆشتن ئەمان ئەو تەلانە لە ڕووی گەرمیەوە بێت بەڵێ ئەوە تەلی تیتانیۆم بە کارەبا گەرمی ئەەکەین وەکو چۆن لای خۆماڵی تەلی هیتەر
کە گەرم بوو ئەگەر دیقەت بێ لێرە سەرێکی تەمپەتۆرەکە بەناو تەلەکانە ڕوا لەم دیوە تەمپەتۆرێکی ساخە بەڵام لەو دیوە بۆ بە 26 طبق ئەو تەلە بەرگری ئەوەندەی هەیەکەن لە ناو تەپەتۆرەکانە بچڕێ هەندێک جاریش ئەفچڕێکی 6 دروستەکان جاری وایە ئەگەر تەپەتۆری عادی بێت ئەوەی کە ئەسووتێت لەگەڵ چڕانەکان یەکسەر ئاگری ژەگرێت بەدایمی سەد ئەو لەم دی و سەد ئەو لێ دیدانرا و سیستەمی ئاگر کوژانە و ئەنەوەی هەیە چکە زۆر مەترسی زۆر ئەمە بەڵام کەواتە احتیمال دەکات دەستت کوالیتی تەپەتۆرەکە گەر کوالیتەیەکی باشی هەوێت بە دڵنیایە کێشە دروست ناکات مەسەلە لێرە کوالیتی دەوری نییە کە تۆ ئەڵەی تەپەتۆری عادی لە زۆر جێگایە ناچاری تەپەتۆری عادی بەکاربێنی بۆ نمونە تۆ لە ماڵەکەتە ئەتەوێت نەخشێکی قەوز دروستکەی ئەم قەوسە دوایی کەوەی کە کۆنکرێتەکە تێکرد قەوسەکە لێ یەکەیتەوە ئەگەر ناڕەحەت و لێکردنەوە گەشت خاتەی شوێنە ئێسووتێنی ئیتر خۆی نامێنێ ئەگەر تۆ نەسووس بەکاربێنی لەوێ دوای نازودێ لێ نابێتەوە کەواتە ئەویش شوێنی خۆی هەیە بۆ بەکارانی و ئەمێ شوێنی خۆی هەیە ئەمە خۆی سیستەمەکە سیستەمێکی وەگوتمان ئۆتۆماتیکە تۆ بە زەوەندە ڕیسێتێک یعنی ئامادەکارێکی بۆکەیت لە پاشەوە خۆی حتا کۆمپیوتەرەکەش ئەبێ قیاسات و هەموو ئامادەکاریی وەکەی ئەنج دەست پێ ببڕێن هەمیش هەر وایە بەس ئەوەی هەیە ئەم بەس تەبەق ئەتوانێت ببڕێ ناتوانێت نەخش دەبێنێ نەخش ناتوانێت نەخشەکەی احتیمال دەکەینەوە سەر ئەگەر دیقەتی بە ئەو کارمەندە تەمەتۆری پێوانێ ئەگەر 1000 قاڵبیشی پێ بنێ هەر بە هەمان شێوە ئەبڕێوە ڕوا لەگەڵ بخەرە پێشەوەینە لە ڕێ ئەو بێڵتانە لە ڕێو قایشانەوە بۆ خۆی ئۆتۆماتیکێتە ئێرە شوێنی ئەماگرێتەوە بەڵێ ترسە و خایشەوە نەدرێژە بە حەدی کیفایەت ئەتوانن لەوێ قاڵبێک بار بکەن هەتا وەکو لێرە چێتە سەر ئەو مێزە و خەڵکی تر لای ئەبەن و بەردەوام ئەڕوا سەجاری وایە مەسەلەن ئێمە بە لۆریەک 35 قاڵ بگرێت ئەو بریکارەکانمان کە هەن لە شار و شارۆچکەکان کە داواکە دەڵێ لۆریەکە بۆ بنێرە یەکسەر کە قیاسەکەی لێ وەرەگرین هەر 45 قاڵ بەکە بەدوایەکە ئەڕۆ بارەکرێ و یعنی زۆربەی کاتەکان بڵێن 45 قاڵە بەسەرێکەوە ئەبڕێن ئەمە لەبەرەوەی چڕیەکەی زۆرە بۆ یەوە هێواژەڕۆ ئەگەر ئەستا خێرایی بکەم لەوانێت تەلەکە بچڕێن بێت تۆ حسابی ئەوە بکەی کە نەهێڕی بچڕێن ئەستا دەرچێت تەبەخەت بۆ لابم بەچەوە دەبگاتەوە ئەمە لە 100 دروستکراوی خۆشمانە بڵێن شتێک نیە لە دەرەوەی نابێتن بە ئامە دەرچێتەوە ئەمە تەبەخەکەیەتی ئەمە هەنگاوی ئاخیرە شێوە قاڵبەکەمان بەڵێ لەوێ ئەمە تەمان لە لای ئێوە داواکراوە بۆن لە کەسی کڕیارەوە داوای ئەمەی کردووە تۆ ژێکسەر بەپی داواکاریەکەی خۆی بۆی ئەبڕێت و بۆی بەڕێەکەی